بامەدەبوونی بەڕێزان ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەو بەڕێزانی کە هاتوون میوانەکان و وجەهای دەڤەری گەرمیان گفتوگویەکی زۆر دەوڵەمەندمان کرد و باشمان کرد سەبارەت وەڕێککەوتین لەسەرەوەی کەوا چەند نووسراوێکی جیاواز بکرێت ئەویشەوەیە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و نووسراوی بکرێت و هەروە لە ڕێگەی پارێزگای سلێمانی و نووسراوی بکرێت بۆ حکوومەتی ناوەند و باس لەوە بکرێت هەوڵ بدرێت بۆکردنەوەی مەرزی پشتە سەرتەک بۆ ماوەی چەند مانگێک تاکو ئەو پێداویستیانەیەکەوە پێویستە ئامادە بکرێت لە نقطەی سفری حدودی ئامادە بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە و بۆ ئەوەی مەرزەکە بە شێوەیەکی بەردەوام بکرێتەوە لە داهاتووە. ئاڵوگۆڕی بۆچوونی زۆر جیاوازکرا و گەیشتنی ئەنجامی ئەوەیەکەوە گونجاوترین کارەوەیەکەوە نووسراوێک بکرێت لەلایەن پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگارەوە بۆ ئەوەی بگەینە بەغداد و ڕۆژی یەکشەممە منەچم بۆ بەغداد و ئەو نووسراوانە ئەگەیەنمە شوێنی مەبەست و گفتوگوی تێر و تەسەری لەسەرەکەین و هەوڵی تەواوە درێت لەلایەن دیسان پارێزگاری سلێمانی و دیسان ئەنجومەنی پارێزگارەوە بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی دانیشتوانی دەڤەری گەرمیان بکەین.